مارک ساڤایە نێردەی سەرۆکایەتی ئەمریکا بۆ کاروباری عێراق کە لەلایەن دۆناڵد ترەمپەوە بەهۆی کارە نایابەکانی ستەهیشی کراوە ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند کە پێداچوونەوەیەکی گشتگیر بۆ هەموو مامەڵە داراییە گوماناویەکانی عێراق دەست پێ دەکات. ئەم هەنگاوە بە هاوئاهەنگی لەگەڵ وەزارەتی خەزێنەی ئەمریکا و نووسینگەی کۆنتڕۆلی سەرمایە بیانیەکان ئەنجام دەدرێت بە ئامانجی چەسپاندنی شەفافیەت و بڕینی سەرچاوی دارایی تیرۆر و ئەو تۆڕانەی زیان بە سیستمی دارایی دەگەێنن. ساڤایە کە بە ڕەچەڵک مەسیحەیەکی عێراقیە و خێزانەکەی لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو وڵاتیان بەجێهێشتووە جەختی کردەوە کە پەیوەندیەکانی بەغداد و واشنتۆن لە سای سەرۆکایەتی ترەمپدا لە هەموو کاتێک بەهێزترن. ئامانجی سەرەکی ئەو لەم قۆناغەدا چاکسازیە لە بانکە حکومی و تایبەتەکانی عێراق و بەرزکردنەوەی ئاستی لێپرسینەوەی دامەزراوەیی. لوئەی خەتیب وەزیری پێشووی کارەبای عێراق بە ڕۆژنامەی شەرقولەوسەتی ڕاگەیاندووە پەیامەکەی ساڤایە هاوتەری بە لەگەڵ هۆشداریەکانی باڵیۆزخانەی ئەمریکا سەبارەت بە پێگێنانی حکوومەتی داهاتوو. خەتیب دەڵێت دەبێت چوارچێوەی هەماهەنگی بە ژیری و واقعبینیەوە کاندیدێکی وا هەڵبژێرن کە جێگەی ڕەزامەندی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێت چونکە دۆخی ئابووری بەرەو هەڵدێر دەچێت. ئێستا چوارچێوەی هەماهەنگی لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە هەرچەندە باس لە کاندیدکردنی نووری مالیکی دەکرێت بەڵام ناکۆچە ناوخۆیەکان ڕێگر بوون لە ڕاگەیاندنی ناوەکەی بە شێوەیەکی فەرمی. سەرباری ئەوەی بۆ واشنتۆن تەنیا ناوی سەرۆکوەزیران گرنگ نییە بەڵکو مەرجی سەرەکی ئەوەیە کە هیچ هێزێکی چەکدار لە حکوومەتدا بەشدار نەبێت و چەک تەنیا لە دەستی دەوڵەت دابێت. چاودێران پێیان وایە پەیامەکەی ساڤایە ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەگەری سەپاندنی سزا بەسەر بەرپرسانی پلە باڵای عێراقدا. بۆیە ئێستا عێراق لە بەردەم دوو بژاردەدایە ڕێکخستنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا و جێبەجێکردنی چاکسازیەکان یان چوونە ڕیزی دەوڵەتە یاخیەکان کە ئەمەش بەواتای بڕینی تەواوەتی پەیوەندیەکان لەگەڵ ئێران و ڕوبەڕووبوونەوەی گۆشەگیریەکی نێودەوڵەتی قورس دێت.